ڕۆژانە تقریبا 12 چای خۆم. 12 خۆی. بەڵێ. ئەگەر نەیخۆیت؟ ئەگەر نەیخۆم ڕاتوومە ناتوانم بەگەر بێت سای ناتوانم. وەڵی ئێمە ڕاتوینە ئێمە ئەگەر ڕۆژان سای نەخۆین سەرمان تێ دەژان ڕاستی استراحەت ناکەین. بۆچی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی لە سەرەتاوی ئێمە هەر چایمان خواردووە هەر فێر چای بووینە کە منداڵ بووین هەر فێر چای بووین چایمان خواردووە کەسە ناتوانین تەریکەین بێ چای ناتوانین. باش ئێستا پلەکانی گەرمە هەندێک جا بەرزەبنەوە بۆ 48 بۆ 50 پلە ئەو کاریگەری هەیە بەسەرتانەوە؟ وەڵی ئێمە عێراقیەکان بەسەری کاریگەرێکی نییە تاسیر ناکات دەبێ بە ڕاتوینە بۆ پلەی گەرمی تا ئێمە زۆر ئاساییە پلەی گەرمی. چانێ بەرز بێت چای خۆتان هەرەخۆن؟ چای و نەرگیلەی شەخۆین. بەڵێ. مەسەڵەن بۆ نمونە جەناب ڕۆژانە چەند چای خۆیت؟ وەڵی ڕۆژانە تقریبا 12 چای خۆم. 12 خۆی. بەڵێ. ئەگەر نەیخۆیت؟ ئەگەر نەیخۆم ڕاتوومە ناتوانم بەگەر بێت سای ناتوانم. ناتوانین لەبەرەوەی ئێمە ڕاتوونە سەر چای. وەکو یعنی ئەم چای وەکو جگەرەیە چۆنە یاخی فێر جگەرە بووە ئێمەش فێر چای بووینە. دنیا هەرچەند گەرمبێ و چای خۆتان نەخۆن ناتوانن. ئاسای لای ئەگەر زستان بێ ئەوەی کەینە 20 چای. بە گەرمی.